کوشتنی بانقاس لە ساڵی 2010 68 حاڵەتمان هەبووە، لە ساڵی 2019 56 حاڵەت تۆمار کراوە. خۆ کوشتن 66مان هەبوو لە ساڵی 2010 لە ساڵی 2019 55 حاڵەتی خۆ کوشتن هەبووە. هەوڵی کوشتن 294 حاڵەت هەبووە لە 2010 لە 2019 210 حاڵەت بووە. لێدان بە ئەنقەست 1785 سکاڵا تۆمار کراوە، لە 2019 1905 حاڵەت تۆمار کراوە. خۆ سووتاندن 28 حاڵەت لە ساڵی 2010 تۆمار کراوە، لە 2019 27 حاڵەت بووە. هەڕەشەکردن 1306 بووە، لە ساڵی 2019 1318. دزیکردن لە تاوانە قورسەکان لە 2010 295 بووە، لە 2019 289 حاڵەت بووە. ناپاچی لە ئامانەت 195 حاڵەت بووە بۆ ساڵی 2010، بۆ ساڵی 2019 بۆ بە 219 حاڵەت. فێڵکردن 747 حاڵەت بووە لە 2010، لە 2019 بۆ بە 841 حاڵەت. یاسای چەک هەڵگرتنی چەکی بێمۆڵەت 383 حاڵەت بووە لە 2010، بۆ 2019 بۆ بە 649 حاڵەت. دیارە ڕێژەکە بەرزە. سوالکردن 58 دۆسیەی سوالکردن و خەڵک گیران هەبوو کام دۆسیانە هەیە 10 کەسی تیا گیراوە، لە ساڵی 2019 بۆ بە 40 حاڵەت. قمارکردن 170 سکاڵا هەبووە، لە ساڵی 2019 بۆ بە 151. تاوانی زیان لەسەر تەندروستی گشتی 2010 2 حاڵەت بووە، بۆ 2019 بۆ بە 7 حاڵەت. ساختەکردن 167 حاڵەت هەبوو 2010، 2019 بۆ بە 332 حاڵەتی ساختەکردن. ساختەکردن لە مۆر و پول و هێما 23 حاڵەت هەبوو لە 2010، لە 2019 بۆ بە 52 حاڵەت. هێرشکردنە سەر فەرمانبەر 230 حاڵەت هەبووە، لە 2019 بۆ بە 269 حاڵەت. لێخوڕینی ئۆتۆمبیل لەسەر کاریگەری مەی خواردن 269 دۆسیەمان هەبووە، لە ساڵی 2019 بۆ بە 327 دۆسیە. لێخوڕینی ئۆتۆمبیل بە بێمۆڵەت 1629 حاڵەت هەبووە، لە 2019 بۆ بە 2012 حاڵەت. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی 494 حاڵەت هەبووە، لە 2019 642 حاڵەت تۆمار کراوە. کوشتنی بە هەڵا 10 حاڵەتمان هەبوو 2010، لە 2019 بۆ بە 13 حاڵەت. واتە لە 1 2009 تا 31 12 2019 9648 تۆمەتبار لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانیەوە دەستگیر کراون و دراونە دەتە دادگاکان. ئەمە ئاماری بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی سلێمانیە کە ناوی ئەم تۆمەتبارانە لە لیستی بەندکراوەکاندا هەبووە. یەک دیاردەکان کە زیایی کردووە ئەوەی ئێمە تێبینیمان کردوەکو پۆلیسی سلێمانی دیاردەی فێڵکردن و دەستبڕین بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە.